لە شاری سلێمانی فستیڤالێک بە دروشمی خۆژێنی سربەخۆییە بەڕێوە دەچێت جا ئێمە ڕۆن بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە ئەبێ بۆی کە زانیاریەکانمان بۆ بگوازێتەوە بزانین فستیڤالەکە چی لەخۆ ئەگرێت ئەو چالاکیانەی کەمڕۆ لە فستیڤالەکەیە هەیە چییە ئەگەر ئێستا ڕۆن ئامادە بێت و گوێی لە من بێ ڕۆن سڵاوە لێ بێت و ئەم کاتەوە باش بانی باش ڕۆند بانیتان باش سەرکۆ پەیوەند سڵاو لە ئێوە بێت سڵاو لە بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەمڕۆ لە شاری سلێمانی لە پارکی ئازادی دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی و هەروەها توێژینەوەی زانستی بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ڕۆزا لوکسمبۆرگ فیستیڤاڵێکیان هەیە فیستیڤالێک ئەنجامەدەن کە فیستیڤالەکە ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێت ڕۆژی یەکەم لە شاری سلێمانی و لە سەکۆی ئازادی لە پارکی ئازادی شاری سلێمانی و دواتر لە ڕۆژی دووەمدا لە گوندی دێرەی خوار و لە ناوچەی شارباژێر فیستیڤالەکە بەردەوامی ئەبێت ئەمڕۆ فیستیڤالەکە پاش چەند خولەکێکی دیکە دەست پێ دەکات بە چالاکیەکانی کە ئەمڕۆ دایان ناوە و بەردەوامی ئەبێت بۆ ئەمڕۆ تا کاتژمێر 8:30 خولەکی شەو سبەینێ درێژە بە فیستیڤالەکە ئەدرێت بەڵام وەکو وتم لە پارکی ئازادی نابێت ئەچینە گوندی دێرەی خوار و لە ناوچەی شارباژێر فیستیڤالەکە لەژێر ناونیشانی خۆژێنی سربەخۆییە و زانیاری زیاتر لە سەر فیستیڤالەکە وەرەگرم لە زۆر بەڕێز ڕێباس عومەر ئەندامی پرۆژەی خۆراک و کەلەپور وەک بەشدار لە فیستیڤالەکە کاک ڕێباس فەرموو بیتە ئێرە باسێکی بان لە فیستیڤالەکە بۆ بکەیت فیستیڤالەکە بۆ ئەمڕۆ کە لە شاری سلێمانی و سەکۆی ئازادی بەڕێواچێت لە چی پێکاتوە سەرەتا بەخێراتتانەکەم سەراحەت فیستیڤاڵی خۆژێنی سەربەخۆییە لەلایەن ڕێکخراوی ڕۆزا لوکسمبۆرگ بە هاوکاری دەستەی کوردستانی لە سلێمانی بەڕێواچێ چالاکیەکانی زۆرن تقریبا 2 ڕۆژ ئەخایەنێ ڕۆژی یەکەم لە پارکی ئازادی دەستمان پێ کردووە چالاکیەکانی ڕۆژی یەکەم جار بە پانەڵێک دەست پێەکەین پانێڵەکە لەسەر پرسی مادە قڕکەرەکانە توێژینەوەیکی مەیدانیە و دوایی مزگردی لەسەر سازەکرێ پاشان لە دوایەوە ڕوونماییە کرێ لەسەر کتێبێکی گرافیک دیزاین کە 10 چیرۆک لە خۆ ئەگرێ چیرۆکەکانی بەشەی وێنەی کراوە ئەوە عەرزەکرێ لە دوایەوەی نەسەر کۆمەڵە چالاکی تریکێکی لەوانە توێژینەوەیکی ترەکە لە دەستی کوردستانی کراوە توێژینەوەی مێژووی زارێکی جوتیارە کە سەردانی جوتیارەکان تقریبا لە 8 ناوچەی گوندی جیاوازی سنووری پارێزگای سلێمانی بەنجام گەێنراوە دوای چالاکی ترمانەیە کە لە هەمویان ترگیزە خینە سەری ئەوەیە کە 2 فیلم پیشانە درێت کە زۆر گرنگن لەسەر پرسی خۆژیێنی و لەسەر گرنگی تۆوی ڕەسەن و کشتتوکاڵی سروشتی و چۆن پەری پێبین چۆن گرنگی پێبین سوودی چیە بۆ کۆمەڵگەی ئێمە و دوایەوە جوتیارانمان ماگەش کردووە کۆمەڵێک زۆر جوتیارمان هەیە کە نەناسراون ئەمانێ بیانەسەین ئەمانەوێ دەستی ماندوویان پیشان بدەین ئەمانوێ ئەوە بخینە ڕووکە ئەوان چۆن هیلاکە بن لەگەڵ عەرزی خۆیانە چۆن برەویان بەکاری خۆیان ناوە چۆن هەوڵیان ناوە کە لە پور و کولتوری کوردی بپارێزن لە درێژەی چەلەکیەکانە دوایی مێزگردمانە بێ کە شرۆڤە ئەکرێ پرس ئەکرێ پرسیار ئەکرێ و دوایەوە لە ڕۆژی دووەمە بە هەمان شێوە درێژەی چالەکیەکانمان ئەچینە گوندی دێرەی خوارۆ لە ناوچەی شاباژێر و جەنەبەر ئاماژەت پێدا لەوێ سەرەتا بە کورتەفیلمێ دەست پێەکەین ئەویان توێژینەوەی دەستی کوردستانی دروستی کردووە هەر لە چوارچێوەی ئەو توێژینەوەیە کە کراوە لەسەر لە باخی خۆراک و کەلەپور لە دوای پێشاندانی فیلمەکە گەشتی مەیدانیمان هەیە بۆ 2 کێڵگە لە ناو گوندەکە و پرسی جوتیاران ئەخرێتە ڕوو و پاشان لەوێژ مێزگردێکی کراوەمان ئەبێ بۆ جوتیارەکان کە لەوێ بە چڕوپڕی باز لە بەرەو خۆژیێنی گرنگی کشتتوکاڵی سروشتی ئەکرێ و بەو شێوەیە کۆتایی بە چالاکیەکانی ئێمەیەت کاک ڕێبازیکێک لە چالاکیەکان لە ئێستادا هەندێک لە بەرهەمی جوتیارانە بینم هەندێک تۆ بینم کە نمایش کراون کە ناوی گوندەکانیش لەسەر مێزەکان نووسراوە کە گوندەکان لە سنووری پارێزگای سلێمانی ئەگەر باسێکی ئەم تۆوانە یان ئەم بەرهەمانی جوتیاران بکەن کە لێرە نمایشەکرێن خۆی توێژینەوەکەی باخی خۆراک و کەلەپور لە دەستەی کوردستانی فۆکەسی تەواوی تەرکیزی تەواوی لەسەر پاراستنی کشتتوکاڵ و ڕەسەنایەتی کوردیە لە پاراستنی تۆوەکانە دۆزینەوەی تۆوەکان و دەستنیشانکردنی جوتیارەکان ئەو جوتیارانی کە خۆیان بەدووگرتووە تا ئەم دقەیەکە ئێمە ناسین کە تۆوی ڕەسەنی خۆیان هی باو بە پیرانیان هەڵگرتووە دیسان ئەیچێنەوانەیە تۆ ناکەڕن
کە ئەمە هەم خۆراکێکی تەندروست دەسەکەوێ کە تۆ دوورەبی لە تۆی کڕیاری هەم دوورەبی لە دەرمانکردن بەو شێوەیە هەم تەندروستێکی سەلامەتت دەبێ هەم خۆراکی تەندروست دەسەکەوێت. باشە باس لەوە کرد ئەم تۆوانە تۆوی ڕەسەنن بەڵام لە ئێستادا لێرە نەماون دووبارە لە دەرەوە هێنراوەتەوە بۆ ئێرە و تاکو زیاتر گرنگی پێ بدرێت تا زیاب بکرێت. بەڵێ بەداخەوە زۆرێک لە تۆوەکان لەلایەن کۆمپانیا خۆڕخکارەکانەوە ئەتوانی وان نایبنین کۆ ئەکرێتەوە تۆن ڕەسانەکان دوایەوە لە ڕێی جیناتەوە دەستکاری ئەکرێ بۆی بەرهەمێکی زیاتر باتێ بەڵام لە لایەکی ترەوە تۆ بە خۆراکەکەی لە دەستایی مەجبور ئەوی بە شێوە لە شێوەکان ئاسایشی خۆراکت بکرێتە خەتەرەوە جگە لەوەی ئەوەشمان بیر نەچێت تۆ خاکەکەت پیسە بێ هەواکەت پیسە بێت تەندروستی دانیشتوانەکەت لە دەستایی و بەو شێوەیە. دەستی خۆشبی کاگرێبا سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئامادەبوونت بەڵایزان ئەوەی کە جۆتان لێبوو ئەمە تەواوی چالاکیەکانی ئەمڕۆی فیستیڤالەکەیە فیستیڤاڵی خۆژێنی سربەخۆییە کە لە شاری سلێمانی ئەنجامەدرێت لە سەکۆی ئازادی و فیستیڤالەکە بۆ ڕۆژی دووەم بەردەوامی ئەبێت ئەچمە لای ئەندامێکی تۆڕی گوێز و نەخل کە خۆی پێیوتم هەر بۆ جۆرە ناوی بێنین تۆڕەکان بەو ناوەوەیە ئوستاز حەیدەر زامل أهلا وسهلا. أهلا وسهلا شكرا لكم. اليوم احنا بسليمانية ونقيم مهرجان عن السيادة الغذائية. السيادة الغذائية حقيقة يعني نسمع أكثر من سؤال عن مفهوم السيادة الغذائية واليوم أول مرة احنا نسمع عنه ويسألون عن شنو فرق عن الأمن الغذائي وشنو فرق عن الاكتفاء الذاتي. السيادة الغذائية مصطلح يعني يعبر عن فهم أعمق من كونه يخص مسألة الغذاء هو مسألة اجتماعية واقتصادية وسياسية ثقافية تعني أن يكون لدى الشعب يعني السيطرة على غذائه وأن يكون متمكن من حصوله على غذائه وقضية لها علاقة بغذاء الناس. سەرەتا بەخێر بێن خۆشحاڵین وەکو بیرۆکەی قسەکانی بەڕێز حەیدەر زامل ئەم فێستیڤاڵە یاخود ئەم چالاکی ئەمڕۆ بیرۆکەی سەرەکیەکەی بریتیە لە سەروەری خۆراکی سەروەری خۆراکی بۆ مانایی کە خۆراکی نیشتیمانی بەروبوومی نیشتیمانی پێکهاتەکانی لە تۆوەکەیەوە تاکو بەروبوومەکەی نیشتیمانی بێ بۆ ئەوەی بەرهەمی نیشتیمانی سەرپێ خۆی بکەوێ و برێوی پێ بدرێ و بەو جۆرە هەروەکو بیرۆکەی ئەو قسانەی کە جەنابیانوتیە. باشە ئوستاز حەیدەر چالاکیەکە ماوەی دوو ڕۆژ لێرە بەردەوامە بێت و دواتر ئەم چالاکیە هەمان چالاکی ئەبرێتە شاری بەغدا لەوێش بە هەمان شێوە درێژە بە چالاکیەکە ئەدرێت ئامانج لەوە چییە کە ئەم چالاکیانە ئەبرێتە شاری بەغدا. بالنسبة لي مثل هذه فعالية هي مهمة لحتى نعزز وجود هذا المفهوم بالمجتمع مفهوم السيادة الغذائية مفهوم أنه إحنا قادرين كشعب أن نحصل على هذا الاستقلال الغذائي والسيادة الغذائية بعيد عن كل المهيمنات والمسيطرات الخارجية مثل الشركات الكبيرة اللي تتحكم بسوق البذور والمبيدات السامة اللي بالتالي هي يعني دفعات وشحنات من السموم اللي تأذي البيئة بشكل معين وتأذي الإنسان أحيانا بشكل مباشر وماكو يعني بالحقيقة الفائدة الأكبر تروح بجيب الشركات وتراكم الأموال عندهم على حساب بناء ثقافة استهلاكية. فإحنا نريد نحافظ على الأقل على بذورنا نقدر نزرعها بشكل يعني محلي ونداولها بشكل محلي مثل ما كنا قبل إنه كل مزارع عنده البذور مالته ويأكل اللي يأكله ويزرع للموسم الآخر بدون الحاجة للعودة والشراء من شركات تتعامل ببذور مهجنة بذور معدلة جينيا أحيانا. فالوضع بكردستان مو مختلف عن الوضع ببغداد ولا عن الوضع بالمنطقة لأنه هي هاي مسألة تهمنا جميعا يعني مسألة غذائنا كشعب واحد بالمنطقة كلش مهمة للجميع. فهاي التجربة مهم أن تكون ببغداد وبأماكن أخرى لحتى نعزز هذا المفهوم اجتماعيا. ئەم ئەزمونە زۆر گرنگ و پێویستە کە هەم لێرە بکرێ و هەم ببرێتە بەغاش بۆچی بۆ ئەوەی هاوڵاتیانمان گەلەکەمان نەتەوەکەمان زیاتر ئاشنا بێ بە بیرۆکە و بنەماکانی
سەروەری خۆراکی بۆ ئەوەی ئێمە پیشانی خەڵکی بدەین کە گەلەکەی ئێمە لە توانایدا هەیە بگەڕێتەوە بۆ بەرهەمە خۆماڵیەکانی بەرهەمی خۆماڵی سەتاسەتی نیشتیمانی هەر لە تۆوەکەیەوە واتە تۆوێکی تێکەڵە نەکرێت تۆوێکی ئاوێتە نەبێت تۆوێکی دەستکاری کراو نەبێت لە ڕووی بۆ ماوەیەوە قڕکەرەکانمان قڕکەری ژەهراوی نەبن خۆتان نەزانن بارودۆخی هەرێمی کوردستان فەرقی نییە لەگەڵ بارودۆخی ناوچەکانی تری عێراق هەمومان دووچاری هەمان کێشە و گرفت دەبینەوە ئێمە دەزانین کە بە کەشتی گەلی گەورە و زەبەلاح باری گەورەی ئەم قڕکەرە پڕ لە ژەهرانە دێن بڵاوە کرێنەوە بەکاردەهێنرێن ئێمە بەڕاستی دەمانوێت بگەڕێنەوە بۆ ئەوەی بەرهەمی نیشتیمانیمان پارێزراو بێ لە ڕووی خۆراکیەوە سەلامەت بێ نەکەوێتە ژێر کاریگەری ئەو قڕکەرانەوە لەبەر ئەوە ئەم ئەزمونە ئەم فێستیڤاڵە ئەم چالاکیە گرنگە هەم لێرە بکرێت و هەم بژبرێتە ناوچەکانی تری عێراق کە بەغدا لە دوو ڕۆژە ئەم چالاکیە بەخۆیەوە بینێت. باشە ئوستاز هەیدەر پێمان بڵێیت باسێکمان لە ئاسایشی خۆراک بۆ بکەیت و هەروەها هەڵبژاردننی ناونیشانێک بۆ فیستیڤاڵەکە کە خۆشیێنی سربەخۆییە مەبەست لە هەڵبژاردننی ئەم ناونیشانە ئەوەیە کە خۆراکی خۆمان بگەڕێتەوە دەستی خۆمان نەک خۆراک و بەرهەمە کشتۆکاڵەکانمان لە دەرەوە بێت. بأيدي مستهلكين وننأى بأنفسنا من الاستهلاك الخارجي أو الاستيراد الخارجي؟ بالنسبة لفرق الاصطلاح يعني الأمن الغذائي معناه أنه الناس يأكلون يعني بس على الأغلب بأغلب الحالات مو مهم شنو يأكلون يعني بكثير تجارب عشناها اجت المساعدات لمناطق منكوبه انه توصل السله الغذائيه وياكل المواطن السله الغذائيه ما يكون بدون غذاء لكن مو مهم شنو ياكل مو مهم جوده اللي ياكل ومو مهم اصلا ان يكون هو قادر ان يملك السيطره على الاشياء اللي ياكلها هو دائما بحاجه الى من يوفر له هذا الامن الغذائي ودائما تكون هي مؤسسات كبيرة مؤسسات تعطي الأمن الغذائي مقابل أشياء كبيرة يعني عندنا تجارب بالعراق مثل الأمن يعني النفط مقابل الغذاء هذا كانت مسألة تخص الأمن الغذائي بالنسبة للشعب العراقي لكن هي كانت بأيدي مؤسسات كبيرة والشعب العراقي غير قادر بشكل عضوي أن ينتج غذاء بنفسه فيستخدم في بعض الأحيان وفي أحيان كثيرة الغذاء كسلاح ضد الناس فمن الضروري أن يكون الناس آمنين غذائيا ولكن من الضروري أكثر أن يكون عندهم سيادة على غذائهم ومسيطرين عليه بیرۆکە و یان خود چەمکی ئاسایشی خۆراک ئەوەیە مرۆڤەکان بێ خۆراک نەبن خواردنیان بگاتە دەست بەڵام گرنگ نییە چ جۆرە خواردنێکیان دەگاتە دەست ئەمە لە ئاسایشی خۆراکە بایەخی سەرەکیمان بۆ دابینکردنی سەبەتەی خۆراکیە بەڵام نەک جۆری خۆراکەکە بەڵام ئێمە خۆمان نەزانین کە لە سەروەختێکا کە پرۆگرامی نەوت بەرامبەر بە خۆراک چەسپێنرا ئەوە بۆ ئەوە بوو دابینکردنی ئاسایشی خۆراکی بۆ گەلی عێراق لە ڕێی فرۆشتنی نەوتنەوە بەڵام ئێمە چاکە زانین ئەو خۆراکەی کە دابینەکرا بە دەستی کۆمپانیا گەلی مەزنەوە بوو کە نازانین خۆراکە کە چۆن بەرەمێنەوە ئێمە ئەمانوێ میلەتەکەمان گەلەکەمان نەتەوەکەمان خۆراکێکی پێ بدرێت کە ئۆرگانی بێ کە ئەندامی بێ کە سروشتی بێ کە تێکەڵەی دەرەکی ژەهراوی و زیانبەخشی تێدا نەبێ ئەبێ ئێمە بگەڕینەوە بۆ ئەو بنەما و پرەنسیپانە کە هەر بە تەنیا دابینکردنی خۆراک گرنگ نییە بەڵکو بیر لە جۆرایەتی خۆراکە کەش بکەینەوە وا بکەین هاوڵاتی عێراقی یاخود گەلی عێراق دەسەڵاتی هەبێ بەسەر هەڵبژاردننی ئەو جۆرانە لە خۆراکەوە کە بەکاری داهێنێت. دەستان خۆش بێت سپاس بۆیەوە شکران وەڵای زانەمەی کە بینیتان ئەمە فیستیڤاڵەکەیە دەستی بە چالاکیەکانی کردووە کە بۆ ڕۆژی یەکەم دەست بە چالاکیەکانەکرێت لە سەکۆی ئازادی لە پارکی ئازادی شاری سلێمانی وە فیستیڤاڵەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێت ئەمڕۆ فیستیڤاڵەکە پاش چەند خولەکێکی دیکە دەست پێ دەکات هاتن بۆ هەمووانە لە
پارکی ئازادی و بۆ ڕۆژی دووەم لە گوندی دێرەی خوارو لە ناوچەی شارباژێر درێژە بە چالاکیەکانی ئەدات. ئاسایشی خۆراک و پاراستنی کارێکی پیرۆزە و خاوەن خاکێکی باشین و پێویستە کاری زیاتر بکرێت بۆ پاراستنی ئاسایشی خۆراک و تاکو وا بکرێت خۆراکی خۆمان بێتەوە دەست جوتیارانی خۆمان واتە خۆراکی خۆمان بەدەست خۆمان بێت نەک لە دەرەوە بەرهەممان بۆ بێت و خۆراکمان بە دەسوڵاتانی دەرەوە بێت. ئەگەڕێمەوە لە هاوکارانم سەرکۆ و پەیوەند بۆ ستۆدیۆ. دەسەکانە خۆش بێڕەوان سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکانیشی کەمڕۆ لەسەر ئەو بابەتە گرنگە و ئەوەی کە خۆشە ئاماژەی پیا تا چەند گرنگی بدرێ بە بەروبوومی ناوخۆی ئەو خۆراکانەی کە زیاتر پێیوەستە بە ناوخۆی خۆمان و کارکردن لەسەری.